دیارە خۆتان نەزانن ڕێگای ناوتاق بەدیلی ڕێگەی دەربەندی خانزەڕایەنە بۆ مانایی کە ڕووداوەکانی هاتچۆ خۆتان دەبینن ڕۆژانە و بە بەردەوامی ڕووداوی هاتچۆ هەیە وەکو ڕێگەیەکی بەدیل و بۆ کەمکردنەوەی لۆدی هاتوچۆ ڕێگەی ناوتاق دەربەندی خان ناوتاق زەڕایەن پێشنیار کرا بەسوپاسەوە دەتوانم بڵێم لە سەرەتای ساڵی 2022 بەردی بناغی بۆ دانرا و پرۆژەکە چووە باری جێبەجێکردنەوە دیارە ئەتوانم بڵێم ئێستا ڕێگەی ناوتاق لە سەدا 33 کارەکانی دەتوانم بڵێم لە تاوابووندایە تاان گرنگێکی زۆریە چونکە لۆدێکی با بڵێن دیاهاتە گوندێکی زۆر لەسەر ئەم ڕێگایە هەیە و دەبێتە هۆی کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتچۆ و ئێمە تەجروبەمانێ لە کاتی نۆژەنکردنەوەی تونێلی دەربەندی خانە دەتوانم بڵێم تەنها ئاراستەی بارهەڵگر لە دەربەندی خان با بڵێن سلێمانی زەڕایەن دەربەندی خانوادات دەتوانم بڵێم لە سەدا هەفتای ڕووداوەکانی هاتچۆ کەمی کردبوو بۆیە دڵنیا بە گرنگی تایبەتی خۆی هەیە لە کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتچۆ و بژانەوەی ئابوووریەکی زیاتر بگەشتە سندن بە تایبەتی بۆ پارێزگای هەڵەبجە و بۆ پارێزگای سلێمانی بەهۆی ئەو لۆدە زۆرە گەشتیارەی کە لە خواری هەرێمی کوردستانەوە بڵێم لە عێراقەوە بەرەو دەربەندی خان دێن خۆتەزانی مەترسی ئەو ڕێگایە و ڕووداوەکانی هاتوچۆ وای کردووە خەکەڵک نەتوانێت بە ئاسانی گەشتکە بە سنووری پارێزگای سلێمانی وڵەبجاتوانم بە تاواکردنی ئەم ڕێگایە هاندەرێکی باش بێت لە بژانەوەی ئابووری و زیاتر بازرگانی و ئابووری ئەم ناوچەیە زیاتر بژانەوە بەخۆی ببینێ و کەمکردنەوەی لۆدی ڕێگاوبان و ڕووداوەکانی هاتچۆش.